لازم ام ناموس خو پارێزین بۆ دادیمارە وەێ نەهێتێ گریا دەستا ئەم پێخینە دەدانا چه ڕۆژنیە ئەم نەبین کۆستەرێت ئاملا ئەو ئاملە کوڕ کچتێ کەلچن بۆ چرینە کرتۆپە و پیوازە کوڕا چ نییە کوڕ بڵاو بەچیت بە چاواترێ کچا جەحێل ڕێکەی گەرگورگا کچا هەی ئەگەر باب پیرەمێر بیت چ برا نەبن کەس نەبیت ماڵەوەندا شول بکەتە بلا ئەو کچە بچی شول کە بە شەرتی خۆی هەی ئەو مقاولێ چیت وەک کچ کوڕانەت بەتن دەبیش یەک بکەتەوە تێ کەل نەبن ناو یەکدا نەبن نەبیتە اختیلات حتی سیارێکی لازمە سیارەوەنە جدا بیت کوڕ جدا بن کە جدا بن جهه مثلا کرتوب پالیت چنین کرتوب هر تشته هبیتن مثلا کور لیره بن کچ لیره بن بو چنکه تیکل اکو دد بن وقتی تیکل اکو دبین وقتی مثلا کردواری های آگر بندی بگه هنگ دیچلی هتی هادی ولی هتی مخابنه بابک بزانید کچاوه دی چیتن هندک جحیل مثلا دی تحرش بکچاوه کن يعني مخابنه ابو 10,000 کچاخو نامی ساخوریب کتن هنده گرگوادا لازم ام ناموس خو پارێزین بۆ دادیمارە وەێ نەهێتێ گریا دەستا ئەم پێخینە دەدانا لازمە ئەم سرێ ئەوێ مثلا ڕێگیرێت تشتی هۆی خەلەت بکەن دادیمارە وەکی عرب بێژن ئەم نەدەم لا ينفع پەشێمانی فایدە ناکەتن